باڵەکەتینە لە گوندی ڕشتی باشە قوربانگیان. قەبستان و شتیوانەی گەلێک زۆرە. قەبرستان؟ بەڵێ. باش. ئەوجا یەقنی دار و شتیوانەی گەلێک زۆرە. خەڵکی وێن دەرێش ئەڵێ نابێ بچین مەسەلەن داری قەبستانی بینین و گوناها و ئەو شتانە. بەڵێ. ئێمەش مەسەلەن ئەڵێن باشە داری هەیە وشک بووە بۆ لەوێن دەرێ بە خەسارچی لۆ کەسێک ئیستیفادەی لێ نەبینی ونیە؟ زۆر باش. ئەجا ئەمە لەوەی تێکەوتینە نازانین کە ئەمەی بکەین. زۆر باشە براشینەکەم. طبعاً هیچ شتێک ناتوانێت زەرەر لە هیچ کەسێک هیچ ئینسانیە بات و ناتوانێت سوود بە هیچ ئینسانیە بگەێنێت ئیلا ڕەب العالەمین نەبێت. کەواتە نەدار، نەبەرد، نە ئاو، نەپەڕۆ، نە هیچ شتێک لەم شتانە زەرەر بە ئینسان ناگەێنن و سوود بە ئینسان ناگەێنن. کەواتە برای عەزیزم، ئەو دارانی کەوا وشک بۆ لەسەر ئەو قەبرستانە ئیتر ئەوە شێخە، ئەوە نازانم شەخصە، هەرچیەکە بڕۆن بیهێنن بیسووتێنن و ئەگەر باوەڕیشتان بەوە بێت بە هۆکاری ئەو دارەوە کە ئیسووتێنن یا ئەی بڕن تووشی زەرەر ئەبن والعیاذ بالله ئێوە مشریکن، شەریکتان بۆ خوا داناوە. ئەسڵەن ئەگەر بەو ئیعتیقادەوە بمریت لە سوژدەیە بمریت و بە کافری ئەمریت والعیاذ بالله. چونکە ئیمامی عومەر بەڕەحمەت بیا خۆڕەزای خوای لێبێ حەجەر الئەسوەدی گرت فەرمووی والله إني لأعلم أنك حجر، ئەزانم تۆ بەردی لا تنفع ولا تضر، نە سوودت هەیە نە زەرەرت هەیە، یعنی تۆ ناتوانی سوودم پێ بگەین و زەرەرم پێ بگەینی. باشە ولولا رأيت رسول الله قبلك ما قبلتك، ئەگەر رسول الله نەبینایە صلى الله عليه وسلم ماشتی کرد ماشتم ناکرد ئێستا. کەواتە برای عەزیزم، یعنی ئەبێ عەقیدەمان ئاوا بێت. باشە نەپەڕۆ، نەدار، نەبەرد، نەشەخص، نەمەلا، نەشێخ، نەنازام چی، ئەمانە زەرەر و سوود و قانجازیان نییە. یعنی تۆ قەبرێک ئەمە قەبرە بۆ خۆی مردووە چییە؟ یعنی خۆڵەکەی سەری نازامەگە دەسی لێبێ یان بەردەکەی دەسی لێبیت دەستە شکێ یان تووشی موسیبەت ئەبی یان دارەکەی سەر ئەو قەبرە بێنیتەوە مناڵێکت ئەمری، ئەمانە ئەسڵ ئەساسی نیە، ئەمە خوڕافەتە برای شرینم. ئێمە خاوەن دینێکین، ئەم دینەها دژی خوڕافەت، دژی بتپەرستی هات. ئەوە بتپەرستیە تۆ لە قەبر بترسیت، ئەوە بتپەرستیە تۆ لە بەردی سەر قەبرێ بترسیت، داری سەر قەبرێ بترسیت. بۆی ئەمە خوڕافەتە برای عەزیزم. والله من لەوێ بوومایە هەموو دار لقوپە وشکەکانم لێ کردەوە، دارە وشکەکانم لێ کردەوە، ئەم هێنا ئەم سووتان دەبزانم چیان لەدەست دێت. والله مامۆستا یعنی ئێستا مەسەلەمە کۆمەڵە گەنجە چینیانی لە یەکتری تێگەی نەزانی کە شتەکە وانییە، بەڵام ئێستا مەسەلەن زۆر کەسی لێ بە ساڵات چوو ئەوانە لێم تێناگەن، ئەرێ لەنگۆ ئەسڵەن ئەگەر بەخسی مەسەلەن داری قەبرستانی بکەن یان شتێکی قەبرستانی بکەن لەنگۆ کافر بوون. جارێ یەک شتێکت پێ بڵێم، ئەسڵەن لە قەبرستانە دروست نییە هەردار هەبێت، هەر دروست نییە هەبێت، هەر دروست نییە هەبێ. برا ئێمە بڕۆ یعنی باشترین بەڵگە بۆ ئێمە پێشینی خۆمانە، سەحابەکانە. کاکەوەرە بڕۆ سی قەبرستانی سەحابە کە بزانە یەک داری لێیە، ئەجا ڕەنگە بڵێنەوە حیجازە داری نەناڕویە، کوربا بە حیجاز ئەو دەشتە پڕی دارە، ئەو شاخە پڕی دارە، لەوێش کاکە گەرمیان و کوێستانی هەیە. بڕۆ قەبرستانەکانی مەدینە سیرکە، قەبرستانەکانی مەکە سیرکە، یەک دار و دڵی لێ نییە عەزیزەکەم، نە قەبر هەڵبەسراوە نە داریش چووە بە ئاسمانە. بۆیە برای شرینم، یعنی ئەم پەیامە بگەێنە بەڵکو ئیشاڵە ببێتە مای هیدایەتی ئەو خەڵکە. ئێمەش لە گوندەکەمان شخصێکی لێبوو پیان و شێخ مەحموود. باشە ئەم شخصا وەکو تۆ ئەڵێ ئەوە داری لێبوو، داری هەنجیری لێبوو، دارەکان زۆربەی وشکی کردبوو، کەس نەیەوێرە بیبات. باشە کەس نەیەوێرە بیبات. وەڵاو الحاصل ماوەیەک شتێک پەیا بووتیان ئەو شخصانە کوپەی ئاڵتونیان لەگەڵ خۆیانە بردووەتە گۆڕەوە، الحاصل هەچی زی و زێڕ و شتانە هەیە لەگەڵ خۆیانە کردویانەتە ناو گۆڕەکەوە. باوەڕەتە بێ هەر خەڵکی ئەو منتیقەیە گۆڕەکەیان دەرکرد. باشە هەر ئەو خەڵکەی کە یانوت ئابا بۆ خاتی خوا نەکەیت بچیتە سەر قەبرەکەی، کورە نەکەی دەزیتە دارەکەیەوە، کورە بەردەکەی نەبیت. باشە هەر ئەو خەڵکە بۆ خۆیان چوون ئێسک و پرووسکی ئەو قەبرەیان دەرکرد، دوای سێرەکەن کوپە ئاڵتون ژیتیانی و دوای بانیاندای وڵای خەڵکی هیچی لێ نەهات، هەر ئێسک و پرووسکەکەشیان دەرکرد. بەڕێک لە لای ئێمەشەوە ئێستان کەوانەی کە پێشتر شووریان بۆ کردبوون هەر ئەساس پیاوچاک بووانە هەمیان دەرینە. نابرای شبینم بڕۆن دارە بەردە هەچیەکە کە بە کەڵک دێ، مادام دارێکە وشک بۆ بڕۆن کاکە ئێوە لە کوێستانە ژین، بڕۆن دارەکەی بێننەوە، مادام ڕێگە پێدراوە دارەکەی بێننەوە بیسووتیان بیکەنە ناو سۆبەوە، بیکەنە ناو تەنورەوە، هیچتان لێ نایە بە ئیزنی خوای گەورە، و ئەگەر هیچتان لێ هات وەرن من مەسئولم.
دەستەکانت خۆش مامۆستا گەلێک مەمنون. ئەگەر ناژوێرن من بە سەردانیە دێ میوانداریتانەکەم خۆم دارەکان لێکەمەوەی دەمە دەستا. خزمەت دەکەی مامۆستا. باشە قوربانگیان دەستەکانت خۆش بارەک برای جوانم.